سڵاتان لەبێت لە پرۆگرامێکی نوێی هەنگاو هاتینەوە بۆلاتان لەگەڵ کاگڕازگۆ ئەم پرۆگرامەتان پێشکەشەکەم کاگڕازگۆ ئەم کاتت باش و فەرموو سڵای خۆت بگێنە ئەم کاتی ئێوە تەواوی بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیامیش باش خۆشەویستان خۆشحاڵین لە پرۆگرامێکی نوێی هەنگاو بە ئێوەی خۆشەویست شاد دەبینەوە پرۆگرامی ئەم جارەمان قسەکردنە لەسەر خۆراکی ڕۆح وەک چۆن دەڵێن کتێب خوێندنەوە یاخود چەمکی خوێندنەوە خۆراکە بۆ ڕۆح هاوشانی ئەوەی کە جەستە وزەی دەوێت ڕۆحیش پێویستە هەردەم بەدێو بێ بچین و بتوانین وزەیەکیش بۆ ڕۆحمان دابین بکەین لە ڕێگەی خوێندنەوە هەر بۆیە ئەم پرۆگرامە ئەدوێن لەسەر چەمکی خوێندنەوە بە میوانداری هەریەکە لە بەڕێزان مامۆستا محەممەد شاد خوێنەر و ڕۆشنبیر مامۆستا ئارام سەدیق نووسەر و هاوکات کۆمەڵی گەنج کە لێرە ئامادەن بەخێربێن خۆشەویستان سەرەتا لە جنای مامۆستا محەممەد دەست پێ یەکەم مامۆستا ئەگەر سەرەتا پێناسەیەکی چەمکی خوێندنەوەم بۆ بکەیت خوێندنەوە چی ئەگەیەنێت؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم سپاسی ماندووبوونتانەکەم سپاس بۆ ئەو بەڕێزانی کە بەم بەرنامەیە ماندووە بن ومێ دەکەم ئەم بەرنامەیە بێتە ئینشاءالله هەستانەوەیەکی حەزی خوێندنەوە لای بینەران و گەنجانی ئەم وڵاتە وەڵا جوانترین وەسفێک کە ئێمە بیکەین بۆ خوێندنەوە کەلامی خۆی پەروەردگارە کە خۆی پەروەردگار هەر لە سەرەتاوە ئەمری پێکردوین ئەفەرمێ ئیقرا چۆن ئەفەرمێ نوێش بکەن ئەوەژە فەرمێ بخوێننەوە مشکلەی ئێمە ئەوەیە جاری وایە تەنیا ئەو شتانە تەرکیزی لەسەر کراوە کە ئەچێتە چوارچەوەی عیباداتەوە ئەم شتێک کە مەسەلەن پێوترێ خوێندنەوە زۆر گرنگی پێ نەدراوە لە کاتێکا ئەمرێکی خۆی پەروەردگارە وەکو چۆن خۆی پەروەردگار فەرمێ ئین الله یەأمر بالعدل من ئەمرم کردووە بە عادل بەڵام لە هیچ لە زۆرێک لە کتێبە ئیسلامیەکانە باسی عادل و ڕوونکردنەوەی عادل نەکراوە بەداخەوەکەوەی ئەو هەموو تەفاسیلە لەسەر نوێژ دراوە لەسەر ڕۆژوو دراوە لەسەر شتەکانی تر دراوە لەسەر عادل نەدراوە عەدالەت کەمتر زۆر کەمتر لەوانی تر باس کراوە کە لە کاتێکا ئەمری خۆی پەروەردگارە خوێندنەوەش بە هەمان شێوەی ئەو زۆر تەرکیز نەکراوەتە سەری کە خوا ئەمرێکی خۆی پەروەردگار ئەبێ بخوێنیتەوە ئیتر بخوێنەرەوە زۆر شتی تر ئەگەیەنێ خوێندنەوە ئەو شتەیە ئەو کردارەیە کە مرۆڤ بەرزەکاتەوە و بەرەو پلەی کەماڵی مرۆڤی بە ئەگەر مرۆڤ قەرار بێ بەرەو پلەیەک بڕۆ کە پێی بوترێ پلەی کەماڵی ئەوە خوێندنەوە باشترین پلیکانە و ڕێگایە بۆ ئەوی مرۆڤ بگاتە پلەی کەماڵیەت زۆر چاک دەست خۆش مامۆستا جەنی مامۆستا ئارام ئەگەر ئێوەش سەرەتاوە دەستپێکی بەرنامەکە باسێکی چەمکی خوێندنەوە پێ بکەن و پێم بڵێن چەمکی خوێندنەوە چی دەگەێنێت سەرەتا سڵاو لە ئێوە سڵاو لە بینەران سڵاو لەو میوانە بەڕێزانە ڕاستەکەی خوێندنەوە دەتوانم بە یەک جوملەی کورد بڵێم خوێندنەوە وشیارترمانەکە کەمەی یەکێکە لە شتە گرنگەکانی خوێنەوە کەوامان لەیەکە لەکوێدا بەڵێمان پێویست بوو بڵێن بڵێ لەکوێدا نەخێرمان پێویست بوو بڵێن نەخێر واتە کاتێک ئێمە دەخوێنینەوە وشیارترین بەرامبەر بە کۆمەلگاکەمان بەرامبەر بە خۆمان بەرامبەر بە دەوروبەرمان بەرامبەر بە جیهانیش بێگومان واتە کە وشیار بووین بەرامبەر بەمانە دەتوانین بە وشیاریشەوە هەنگاو بنین بە وشیاریشەوە بتوانین ڕوو لە ئایندە بکەین بە وشیاریشەوە لە هەر پێشهاتێکا بتوانین ڕێی خۆمانمان هەبێ واتەوامان لێکە کەسایەتێکی بەهێزمانە بێ و هاوکات لەکوێدا پێویست بوو ئێمە ئەتوانین نەخێری خۆمان بڵێن لەکوێدا پێویست بوو بەڵێ خۆمانەڵێن ئەمە گرنگترین شتێکە کە خوێندنەوە پێمانە بەخشێت و بە تاکی ئەبەخشێت دەست خۆش بێ کاگەرام کاتێک باسی خوێنەر دەکەین دەبێت بزانین خوێنە تا چەند کاریگەری هەیە لەسەر ئاسی تاک و لەسەر ئاسی کۆمەلگا ئێمە سەرەتا باسی تاک بکەین خوێندنەوە تا چەند تاک بەرەو پێش دەبات تا چەند تاکێکی تەندروست و باش بۆ کۆمەلگا بنیاد دەنێت بێگومان خوێندنەوە مادەم وتمان بەشێکە لە وشیاریمان زیاکە کەواتە ئەگەر تاکێک دایکێک بێت بخوێنێتەوە وشیاری زیاترە بەوەی کە بتوانێت خێزانەکە باشتر بڵێن باشتر بەڕێوە بەرێ مناڵەکانی باشتر پەروەردە بکە ئەمە لە تاکێکی بچووکەوە دواتر ئەمە ڕنگدانەوەی دەبێت بۆ تەواوی کۆمەلگا بۆ نمونە ئەگەر مامۆستایەک خوێنەرێکی باش بێ لە خوێندنگاکەیە دەتوانێت کاریگەری هەبێ لەسەر بەشێکی زۆر لە خوێندکارەکانی کەواتە ئێمە لە سەرەتایە پێویستمان بە وشیارکردنەوەی تاکە ئەبێ خوێندنەوە کاریگەری لەسەر تاک دابنێ دواتر لێرەوە قۆناغ بە قۆناغ چکە تاک بەر کۆمەلگاکەوێت کاتێک بەر کۆمەلگاشەکەوێت لێکەوتەکانی دەرەکەوێت واتە لەوێوەیە کە ئەتوانین قۆناغ بە قۆناغ بۆ نمونە ئەگەر چوار هاوڕێ هەبێ یەکێکیان خوێنەر بێ و سیانێکتر خوێنەر نەبێ ئەوەی تریان باشتر دەتوانێت مامەڵە بکە باشتر تێبگا لە کێشەی نێوان هاوڕێکان کە ئەمە بەڕاستی یەکێکە لەو خاڵانی کە خوێندنەوە وامان لێیەکە
لە وشیاریەوە کاریگەریمان هەبێت لەسەر وشارکردنەوەی کۆمەلگا واتە لە بیدایەتە وشیاری تاک ئەمە زۆر گرنگە کە تاک وشارە بێت و دواتر ئەم وشاریە تەشەناکە بۆ وشاری کۆمەلگا و دواتر تەشەناکە بۆ لایەنەکانی تریش هەر لەوێشەوە چەمکی داهێنان لە دایکە بێ واتە کاتێک کە ئەم وشاریە هەبوو مامەڵەکردن هەستکردن بە شتەکان زیاترە بێ هەم لەوێەوە چەمکی داهێنانی نەبێ بۆ منە تاچێک ڕەنگە خەیاڵی بجوڵە بتوانێت چیرۆکێک بنووسێ شعرێک بنووسێ یان بتوانێت وتارێک بنووسێ واتە لەوێەوە دیسان داهێنان کەواتە خوێندنەوە ئەتوانێت تاکێکی داهێنێت دروستکات بۆ کۆمەلگا بێگومان هەموو خوێنەرێک ناتوانێت بێ بەداهێنەر ئەمەیان بەڵام ئەو خوێنەرانەی کە کاتێکی زیاتر بۆ خوێندنەوە تەرخانەکەن بۆ نمونە ئەگەر خوێنەرێکی نۆرماڵ ڕۆژانە 20 بۆ 50 لاپەڕە بخوێنێتەوە بەڵام خوێنەرێکی جدی ئەگەر 100 لاپەڕە بخوێنێتەوە ئەمەی دوو هەمیان ئەگەری ئەوەی زیاترە کە بێ بە تاچێکی داهێنەر بتوانێت داهێنان لەو بوارەیە بکە کە خۆی حەز و ئارەزووی لێ جای مامۆستا محەممەد دەگە بەملای تۆ زۆرجار ئەڵێن مرۆڤ بیرەکاتەوە بیرکردنەوەکان یەکاتە قسە و قسەکان نەکاتە کردار و دوایژەم کردارانەی کەسایەتی مرۆڤ دروستەکەن چۆن خوێندنەوە کاریگەری ئەبێت لەسەر تێگڕای بیرکردنەوەمان وە قسەمان وە کردەوەمان وە کەسایەتیمان بۆ هەر تاکێک وڵا مشکلەی بۆی کە بینەرانمان نەڵێن هەر قسەی چۆنەڵی بری قەدارەکەن ئەوانە بۆی هەنگایەک بنین بۆ بینەر چۆن بە عملی بێتە ناو بواری خوێندنەوەوە کتێب خۆی بەرجەستەیە هەمیشە کتێب کە دەستی تێ بەرجەستەیە دەستی تێ بەڵام کاتێکە تێ باسی کتێبکەی بێتە بۆ ئەچێتە بواری معنەویەوە ئەچێتە ئەو بوارەی کە جاری وایە بە زمان ناتوانانی بیڵی یعنی گەورەترین مشکلەی من وەکو تەجربەم لەگەڵ تەلەبەیە هەبوو بێ زۆربەی کات لەگەڵ مەسەلەن هاوڕێیانی کتێبا هەبوو بێ زۆربەی کات مشکلەم ئەوە بووە کە کەسێک لێی پرسی و مامۆستا چۆن فێری خوێندنەوە بم نەمتوانی وەڵامێکی صحیحی بەمەوە لەبەرەوەی ئەوە بواری معنەویە تۆ ناتوانانی بە زمان لە چوارچێوەیەکە پێی بڵێ خوێندنەوە بابەتێکی معنەویە پێویستە چۆن بۆ ئەوەی کەسێک بناسی پێویستە ژیانی لەگەڵ بکەیت و تەجربەی لەگەڵا بکەیت اینجا ئەتوانی مەسەلەن هەڵی سنگێنی و باسیکەی بزەبت کاڵە کتێب باشترین هاوڕێی مرۆڤە ئەم قسە زۆر ڕاستە بۆ ئەوەی کە بێ تەجربە لەگەڵ کتێبا بکەی اینجا کە تەجربە لەگەڵ کتێباکەن تا چەند ڕەنگی داواتەوە خوێندنەوە بووەتەوە کاروی کە تاکێک هەم لە بیرکردنەوەی و هەتاوکو کەسایەتەکەی دروست بێت یەکێک لە باشترین شتەکان کە کتێب پێشکەشی بە تاکەکە بە عملیکردنی ئەو خوێندنەوەیەکەی خوێنێتەوە هەر تاکێک نەتوانێت ئەو خوێندنەوەی کە ئەی خوێنێتەوە مەسەلەن تۆ کتێبەکە خوێنیتەوە لە چوارچێوەی ئازادیە ئەگەر نەتوانی ئازادانە بژیت کەواتە خوێندنەوەکەت نەیکردووی بەو کەسەی کە پێویستە بتکا یعنی مادەم ئازادی تۆک لەبارەی ئازادیە دەکتێبت خوێندۆتەوە و ئێستا ناتوانانی ئازادانە قەراری ژیانی خۆت بدەیت و ئازادانە بژیت و لەژێر سیستەمە دیکتاتۆرەکانی جا چ باوک بێت چ خێزان بێت چ سیاسیەکان بن چ وڵات بێ بێتە دەرەوە کەواتە ئەم خوێندنەوەی تۆ چ سوودێکی هەبوو بۆ تۆ خوێندنەوە لە بواری دینە مەسەلەن تۆ حەزەکەی دنیایەک دێر لەسەر بواری ئیمان و خوا و عیبادات بخوێنەرەوە بەڵام کاتێک کە تۆ ناتوانی بیکەی بە عمل مشکلەکە لێرە مەرجی بنیادانی تاکێکی سەرکەوتووەیە کە خوێنەوەکانی بەرجەسە بکات و بیکاتە کردەوە مەرجی ئەساسیە وەکو مامۆستا ئارام باسی کرد هەر کەسێک بخوێنێتەوە داهێنانەکە ئەبێتە نووسەر ئەبێتە مەسەلەن داهێنان لە بواری نووسینا بکە ئەم قسە زۆر ڕاستە ئەبێ بووە بیکا بە عمل چ لە ئەخلاقیات یا بیکا بە عمل چ لە ئەخلاقیاتە بیکا بە عمل چ لە بواری ئەو شتەی کە پێوترێ نووسین و دنیای ڕۆشنبیری بیکا بە عمل ئەگەر لەم دوانەیە نەیکرد بە عمل کەواتە خەلەل هەیە یا لە خوێندنەوەکەیە یا لەو شتەی خوێندوێتەوە یا لە شتی تراکە دوای ئەگەر مەجال و باسیەکەی گرنگی خوێندنەوە لەسەر ئاستی کۆمەلگا چییە چۆن ئەتوانی کۆمەلگا بەرەو پێشەوە بەریت یا خۆشوناسی کۆمەلگا دیاریکەیت کە تاکانی کۆمەلگا ئەخوێندنەوە بڵێ بەداهێنانەکانی ئەو کۆمەلگایە توانی بیسەرمێنی کە ئەم کۆمەلگایە خوێنەری زۆر یا زۆر نییە بە سەقافەی ئەو کۆمەلگایە بە ئازادی لەو کۆمەلگایە بە ڕێکی سیستەمی خوێندن لەو کۆمەلگایە بە ڕێکی سیستەمی سیاسی لەو کۆمەلگایە ئەتوانی دەری بخەی کە ئەم کۆمەلگایە کۆمەلگایەکی خوێنەرە ئەگەر کۆمەلگایە سیستەمی سیاسی غەڵەت بوو سیستەمی اقتصادی غەڵەت بوو سیستەمی پەروەردەی غەڵەت بوو یعنی ئەم کۆمەلگایە خوێنەری کەمە یعنی ئەم کۆمەلگایە خەلەلی هەیە ئێمە ئێستا وەکو کۆمەلگا زۆرینی کۆمەلگای ئێمە موسڵمانە و جەنابیشت بە ئیقرا دەست پێ کرد باش تاتن سەلماندوومانەکە ئومەتی ئیقرائین یعنی چکە ئەگەر بە پێی قسەی ئێوە بێسە کۆمەلگای ئێمە لە پێش لە چاو کۆمەلگاکانی ئەوروپاش چکە ئێمە لە پێشترین و زووتر بەوە گەیشتون کە ئەبێ بخوێنینەوە بەڵام بۆچی لە ئەرزی واقعا بەوە نەگەیشتوین
بەڵێ ئێمە زۆر دوورکەوتوینێتە وەکو زەمان لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو فکر و وەکو بەداخەوە تطبیقکردنی ئەخلاقاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و ئەو فکرەی کە پێغەمبەری خوا هەیبووە دوورکەوتوینەتەوە. مەسەلەن ئەو لە شەڕی بەدرا کاتێک کە دیلەکان ئەگرێ چیەکە ئەڵێ هەر کەسێکتان دە مناڵی مسلمانانن بۆ فێری خوێندنەوە خوێنەواریکەن ئازاتانەکەم. ئازادی ئینسانێک یەکسانە بە فێربوونی دە مناڵی مسلمان. یعنی چی؟ یعنی ئەوەندە گرنگ بۆ بەلایەوە زانیوێتی کە مادەم خوای پەروەردگار بەمی فەرمووە ئیقرا بخوێنەرەوە ئینجا ئەبی بە پێغەمبەر کەواتە کومەتەکەشم ئەگەر نەخوێنەوە نابن بە سەرکەوتوو نابن و نابن بەو کەسەی کە پێشەوایەتی مرۆڤایەتی بکەن. زۆر چاک. جای مامۆستا ئارام هەر لەسەر ئەو بوارە بمێنینەوە خوێندنەوە و کۆمەڵگا ئێمە چۆن یعنی هەن باگراوندێک کە بە هەڵە گەیشتوتە مناڵەکان بۆ منە کاتێک دێک باوکێک نەسیحەتی مناڵەکەیەکە کە بخوێنێتەوە ئەڵێ گەر کاتت فراغ بوو بخوێنەرەوە واتە خوێندنەوەمان نەکردوتە ئیشی سەرەکی. چۆن وا بکەین کاتاکەکان لە کۆمەڵگەدا خوێندنەوە بکەنە پیشەیەکی سەرەکی بەشێکی سەرەکی لە کارەکانیان؟ بێگومان ئاماژەت بە شتێکی زۆر گرنگدا یەکێک لە کێشەکانی ئێستای کۆمەڵگەی کوردی و یەکێک لەو شتانی کە وەکو دەردێک وایە بە ناوچاوانی کۆمەڵگەی کوردیەوە ئەوەیە کە خوێندنەوە لای ئێمە نەبووتە کولتور. چۆنیش دەبێتە کولتور ئەمە زۆر گرنگە. ئێمە دەبێت لە باخچەی ساوایان و دەست پێ بکەین کە حەزی خوێندنەوە لە ناو تاکا دروستکەین. کاتێک لیۆ دەستمان پێکرد ئەمە زۆر گرنگە دەگوێزرێتەوە بۆ قۆناغەکانی سەرەتایی و دواتر بۆ ناوەندی و دواتر بۆ جامیعە. ئەمە چۆن دروستەکرێ؟ زۆر گرنگە ئێمە بە نەسیحەت لەگەڵ مناڵەکانمانە قسە نەکەین بە شێوەی چیرۆک، بەڵام چیرۆکی پەند ئامێز و نەسیحەت. واتە کاتێک تۆ مناڵێک بانگەکەیت و پێڵێ ئەوە بکە ئەوە بکە نە، بەڵام ئەبێت کە بە چیرۆک ئەمەت پێوت باشتر لێت وەرەگرێ. ئەمە لە خاڵەکە کاتێک کە لە قۆناغەکانی بۆ نمونە سەرەتاییە چۆن خوێنەوە بکەین بە کولتور وا بکەین کە لانی کەم لە هەفتەیەکە وانەیەکمان هەبێ بۆ خوێندنەوە بەدەر لەوەی کە لە مەکتەب خوێنرێ. کاتێک کە لە هەفتەیەکە یەک وانەمان هەبوو چوینە کتێبخانەی خوێندنگاکەمان لێ لانی کەم بەس مناڵ بەس خوێنکار بتوانێ ناونیشانی کتێب ببینێ بەس دەست لە کتێب بە ئەمە زۆر گرنگە. بەس ئەوەی کتێب ئاشنا بێ ناوی هەندێک نووسەر فێر بێ کە ئەمە زۆر گرنگە بۆی خوێندنەوە بکەین بە کەتی پەروەردەیە ئێستا تۆزە قورسەگەر ئەوە لە کەتی پەروەردەیە لەم حاڵ وەزعەیە قسە بکەین. بەڵام ئەمەوێ زیاتر بەرنامەکانی ئەو پێداویستی و حاجاتانەی بینەرانم پڕ بکاتەوە دایک و باوک چۆن وا بکات ئەمە پڕ بکاتەوە چۆن دایک و باوکێک وا بکات کە مناڵەکەی حەزی لە خوێندنەوە بێت بەدەل لە کەتی پەروەردە. بێگومان ئەوەش ئەبێ کاتێک دابنرێ بۆ نمونە ئەکرێ هەر دایک و باوکێک ڕۆژانە مادەم سعاتێکە بە مناڵەکەی سەری تەلەڤیزیۆن کا 2 ساعاتە بە مناڵەکەی یاری بکە کەواتە نیو ساعات یان ساعاتێک بە پێی هەلومەرجی خێزانەکە بێگومان کاتێک دانێت تۆ ئەم کاتە تێ بۆ خوێندنەوە 20 دقەتەیە بۆ وێنە کێشان. کاتێک کە ئەمە دانرا واتە وەکو لە سەرەتاوتم کاتێک کە دایکێک وشیارە بێ بەرنامە دانێ بۆ مناڵەکەی. ئەگەر ڕۆژانە 4 ساعت فراغی هەبێ 2 ساعتی بە تەلەڤیزیۆن پڕکاتەوە ساعتێکی بە یاری پڕکاتەوە ئەبێ ساعتێکی دانێ بۆ خوێندنەوە وێنە کێشان. واتە ئێمە ئەو ئەرکەمان لەسەر شانە وەکو نووسەر و خوێنەر وەکو ئێوە وەکو بڵێن وەکو کەناڵەکانی ڕاگەاندن کە زۆر گرنگە ئەم وشیارە لە نێوان خێزانە بڵاو بکەینەوە کە کاتێکی تایبەت هەبێ بۆ مناڵ کە ئەمە تۆ کاتی خوێندنەوەتە. ئەمە زۆر گرنگە. واتە تۆ کە لە ماڵەوە ئەمە دروست کرد لە باخچەی ساوایان هەبوو لە خوێندرگاکانە هەبوو ئەگەر لە خوێندرگایەکە 500 کەسی تابێ لەم 500 کەسە 50 بکەی بە خوێنەر کەواتە تۆ ئەمە وشیاریت بردە ناو 50 خێزانەوە کە ئەمە گرنگە حەز دروستکەین بۆ مناڵەکە. ئێستا بۆ منەگەر مناڵێک داوای دیاریەک بکات دیاریکی بۆ بکڕیت ئەبینی لە 1000 مناڵەوەی مناڵێک داوای گۆڤارێک نەکا بۆ دیاری کە بۆی بکردێ. ئایا ئەتوانین بەم ڕێگایە بە دانانی پرۆگرام بۆ مناڵەکان بتوانین وا بکەین حەزێک لە مناڵەکەیە دروست بکەین؟ من خۆم تقریبا تەجربەیەکی 10 ساڵم هەیە لەم بوارە. بێگومان تۆ کە ئەچیتە بازار کۆمەڵێک دیاری لە عابا کڕی بۆ مناڵەکەت لە پاڵ ئەمە شاتوانی گۆڤارێک بکڕی بۆ مناڵەکەت ڕەنگە لە ساڵی یەکەم و دووهەمە نەتوانێت باش وەریگرێ بەڵام لە ساڵی سێهەم و چوارەمە وای لەکەی کە بتوانێت هەندێک شتی لێ وەرگرێ. پرۆسەی بە کولتورکردنی خوێنەوە پرۆسێکی ئاسان نییە. واتە ناتوانین بڵێن لە شەو ڕۆژێکە لە ساڵ و 2 ساڵە پرۆسێکی دوورمەودایە ئەبێ کارێکی زۆری لەسەر بکرێ. یەک نمونەی تر باسکەم ئێمە لە ناوەندی ئەندێشە شتێکمان هەیە هەموو هەفتەیەک ڕۆژانی جمعە سعاتێک چیرۆک خوێندنەوەمان هەیە بۆ مناڵان نزیکی ساڵ و نیوێکە ئەم پرۆسەیە بەردەوامە. ئێمە هاتوین کارێکمان کردووە نزیکی 50 بۆ 60 مناڵ
دێت هەموو هەفتەیەک چیرۆشیان بۆ خوێندنەوە کاتێکشان هەیە بۆ وێنە کێشان کاتێکشان هەیە بۆ تعبیرکردن لە خۆیان مناڵ هەیە سرودێکەڵێ هەیە گۆرانێکەڵێ واتە ئێمە لیۆ دەستمان پێ کردووە لانی کەم لەم ساڵەیە توانیمانە 50 مناڵ ئەگەر هەموو ناوەندەکان ئەگەر لە خوێندنگاکانە بتوانن بۆ من لە باخچەی ساوایانە بتوانن لە هەر باخچەی ساوانێکە 50 مناڵ 20 مناڵ 10 مناڵ کەواتە تۆ 10 مناڵت کرد بە خوێنەر 10 خێزان وشیاریتی ئەچێت کە ئەمە زۆر گرنگە زۆر چاکە مامۆستا محەممەد ئەوەی کە زۆر گرنگ بێت ئەمە جانی مامۆستاران باشی بە کولتورکردنی خوێندنەوەی کرد بەڵام لە ڕوئاینیەکەیەوە ئێستا بۆ نمونە حەقی قورئانی پیرۆز بەسەر هەر مسلمانێکەوە ڕۆژانە 100 ئاەت لە قورئانی پیرۆزە باشە چۆن وا بکەین تاکێک ئەمەی لا بێتە خوو یعنی بیری بخەینەوە کە جێبەجێ بکات کە پێویستە لە ئاینەکەی و چۆن فەرمانی پێدراوە کە نوێژ کاژەوە فەرمانی پێدراوە کە بخوێنێتەوە چۆن ئەمە بگەینین بە تاکەکانمان بڵێ بۆ ئەوەی کە نەمامێک باش دەرچێ و دارێک ببێ بەدار پێویست بەوەیە کە ژنگێکی لەباری بۆ بسازێنی یەکێک لە بەداخەوە مشکلەکانی ئێمە نەبوونی ژنگێکی لەبارە ئێمە ژنگێکی لەبارمان نییە بۆ ئەوەی مەسەلەن ئەم مناڵە لەوانەیە زۆرە لە دایک و باوکان ئەوەندە گیرۆ دەبن بە کێشەکانی خۆیان و نەتوانن ئەو بەرنامانی کە کاگارامیڵێم و کە کاگارامیڵەو کە بەپێی ڕێسە عالەمیەکان چۆن کۆمەلگایەک ئەبەی بەرەو کۆمەلگایەکی خوێنەوار و ڕۆشنبیر زۆر بەداخەوە ناتوانین وەکو دایک و باوک کە تۆ ئاماژی پێدەی ئەمە بکەین بەڵام دوجار ئەرکە لەسەر شانی هەموو دایک و باوکێک کە چۆن مناڵ ئەخاتەوە ئاواش چۆن پێداویستیە مادیەکانی بۆ دابینەکە ئاواش پێداویستە معنەوەکانی بۆ دابینکە چونکە تۆ ئەم مناڵە ئەگەر خوێنەر بێ چاوکراوە ئەبێ خوێندنەوە پێداویستێکی سەرەکی معنەویە پێداویستێکی سەرەکی معنەویە من زۆر لە پێش کڕینی ئایپاد و کڕینی جلوبەرگ و کڕینی لە عابەی مناڵەوەی بینم بۆچی لەبەرەوەی ئەم مناڵە ئەگەر هەر بەم شتە مادیانەوە سەرقاڵت کرد بەیانیش مەسەلەن حەز سیاری مناڵانەی بۆ کڕیبیانی حەزە سیاری گەورەترەکە من ناڵێم مەسەلەن بۆی مەکڕامە قسەیەکە منطقی نییە بەڵام وەکو کاگاران فەرمووی لەگەڵ کڕینی کۆمەڵە لە عابەی مادیە ئەبێ ئیلا شتێکی معنەوی هەبێ بۆ ئەو مناڵە باشە بەدەل لە مناڵ بۆ گەنج چۆن لە گەنجەکانمان بگەێنین زۆر باشە گەنجیش بۆ ئەوەی کە چاو ئێستا بە جیهانی دەرەوە زۆر ئاشنین بۆ ئەوەی کە بگەینەوە بە تاکە پێشکەوتەکانی وڵاتانی دەرەوە یا مەسەلەن قدووە من یەک خاڵی ئەساسیم هەیە حەزەکەم هەموو گەنجەکان ئەمە بزانن خوێندنەوە بە تەنیا وە کتێب بە تەنیا هیچ شتێک پێشکەش بە مرۆڤ ناکا کاڵم هیچ شتێک شت پێشکەشەکە بەڵام نوقسانی زۆرە ئللا پێویست بە دوو شتە بێ کاک ڕازگۆ پێویست بە دوو شتە بێ ئەو دووشتەی نەبێ نەقسێکی گەورەی هەیە پێویست بە کەسێکە بێ کە بیکەی بە قدووە و چاوی لێ بکەی وە ڕێت پیشان بە پێویست بەوە ئەبێ گومان لەوەیان نییە فەیلسوفەکان هەمیشە ڕێنیشاندەری کۆمەلگاکانی خۆیان بوون مامۆستای کۆمەلگاکانی خۆیان بوون قدوەی کۆمەلگاکانی خۆیان بوون و بە هەمان شێوە پێغەمبەران هەمیشە قدوە پێشەنگی کۆمەلگاکانی خۆیان بوون لەبەرەوە ئەسە پێویستە کەسی خوێنەر قدوێ دیاری بکات ئللا بێ قدوەیەک دیاری کا یەک دوو هاوڕێ یعنی مەسەلەن تۆ بە تەنیا هەر خۆت خەریکبی ئەمە فریانە یعنی ناتوانی نەفەسێکی قورسیە بێ و توانایەت نابێ وەزاڵ نابی بەسەریا بەڵام کە تۆ چوویتە لای برادەرەکە وتی وەڵاهی شتەمادیەکانی باس کرد ئیتر تۆ لە خۆتەوە مەسەلەن خۆش نییە بەس کە چوویتە لای ڕەفیقێک دوتی وەڵی کتێبێکی تازە دەرچوە بە هەمان ناونیشان و بە هەمان شێوە وەڵی کتێبێکی تازە دەرچووە باسی کتێبێکی بۆ کردی باسی کتێبی لە جیهانی کتێبە باسەکەتان ڕۆی تۆش هەوڵەدەی کتێبێکت خوێندێتەوە بۆی باسکەی ئەم هاوڕێتیە لەگەڵ خوێنەرانە ئەدگەێنێتە نەتیجەیە کە حەزی پێ بکەی بەڵام تاکێک مەسەلەن لەگە حرمەت بامەوە شوێنەکان لە هەندێک شوێنایە لەگەڵ هەندێک کەسایە کە هەموو خولیای کڕینی سیارە و خانووی جوان و کۆمەڵشتا مشکلەیەک هەیە لێرە ئەکرێ بڵێم بۆچی بغزێنراوە ینی بۆچی خوێندنەوە کاتێک بە تاکێک ڕێنماییەکی بەرەو خوێندنەوە ئەڵێ وڵی کاکە من دەستێمە کتێب بێتاقەتە بم یا دەستێمە کتێب من خەوم دێ تااقەتم نییە بەڵی کتێبم نییە بۆچی خوێندنەوە بغزێنراوە لای گەنجەکانی ئەمەگەر وابێت بەشێکی سیستەمی سیاسی وڵاتە بەشێکی بێزاریە لەم وڵاتە لەم وەزعە لەم قەیرانەوە بەشێکی سیاست کاریگەری هەبووە لەسەرکی گەنجەکانیشمان نەخوێنەوە بە دڵنیاییەوە کاریگەری هەبووە بەڵام بۆ چاکبوونی ئەم وەزعە سیاسیە بێ خوێنەر چی بکە کۆڵ نەدا بەڵکو زیاتر بخوێنێتەوە بۆ ئەوی باشیکە سیاسەکانمان خوێنەرەکانمان چاکنە بێ گەنجەکانمان بکەین بە خوێنەر تا سیاسەکانمان بە قەنەعەتی من هەموو سیاسەکانمان بەداخەوە زۆرێکی زۆر کەم لە سیاسەکانمان خوێنەرن و خوێنەر بوون و بە مەسەلەن بە پلێشی معریفی گەیشتونەتە ئەو پلە سیاسێکە هەیان بووە بەڵام گەنجەکان ئەبێ ناچاریان کەن کە ئێوە پێویستە مادەم ڕابەرایەتی وڵاتێکەکەن کە خوێنەری زۆرە پێویستە ئێوە یا لاچن یا ئەبێ چاک بن و خوێنەر بن لەبەرەوە ئەمە ئەبێ گەنجەکان کۆڵ نەدەن بەڵکو پێویستە
سیاسیەکان فێری ئەوە بکەن ئەبێ بخوێنەوە یا بڕۆن دەست خۆش بێت دەست خۆش کاکە محەممەد ناوبڕێک و ئەگەڕینەوە. دووبارە گەڕێنەوە کاگارام کە باسی خوێندنەوە ئەکرێت یەکسەر چەمکی گەنجمان بیرەکەوێتەوە تا چەند خوێندنەوە کاریگەری هەیە لەسەر هەڵسوکەوتی گەنج و مرۆڤ بە تایبەتی لە کۆمەڵگەی ئێمەدا ئەو کەسانێک کە ئاخوێنەوە پێیان ئەوتە دژەباو یاخۆ کەسێکی لاسار هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ بێگومان یەکێک لە داینەمەکانی گۆڕانی هەر کۆمەلگایە گەنجە کەواتە کاتێک گەنجێک دەخوێنێتەوە کەواتە گەنجێکی وشیارترە کەواتە بە هەموو شتێ ڕازی نییە کەواتە سیستمێکی سیاسی کە سەپێنراوە بەسەریا بەو سیستەمە سیاسی نیە و لێ یاخیە بێ کەواتە سیستمێکی کۆمەڵایەتی یا بڵین کۆمەڵێک کۆتوبەندی کۆمەڵایەتی کە سەپێنراوە بەسەریا لەوەش یاخیە بێ کەواتە ئێوێ دنیایەک بخولقێنێ دنیایەک بێ بۆ خۆی دنیایەک بێ لەگەڵ سەردەمەکەیە بگونجێ بەڵام سەردەمەکەی ئەو کۆمەڵگەیە کە تیاژی بەڵام لەگەڵەوەشە دژی کۆمەلگاکەشە پێویستە بەڕێی من هەموو کەسێ من ناڵم دژی کۆمەلگاکە بێ ئەبێ دژی بەشێک لە کۆمەلگاکە بی هەموو کۆمەلگایەک بۆی بتوانین پێشی خین ئەبێ کۆمەڵێک شتی لێ فڕێ بدەین کۆمەڵێک شتی تازەی بۆ دروستکەین هەموو کۆمەلگایەک بۆ ئەوەی بتوانێ گەشە بکابێ لەو شتە کۆنانە شتی تازەی لێ دروست بکەین هەر بەوانە ئەو شتانە جارێ خوێنەرێکی ئێمە بەسایی دەستێکەوێت یعنی ئا ڕۆشنبیریەکی باشەیە ئەسڵن لە بڵاوکردنەوەی و کتێبانێکە بڵاوکرێنەوە وەزارەتی ڕۆشنبیری کاتێ بڵێ کتێبە بڵاوەکاتەوە تێبینی ئەوەکە کەم کتێبە تا چەند گونجاوە لەگەڵ لایەنی ئاینی معریفی کە ئەو کۆمەلگایی کەتەیەتی بۆ نمونە لە کۆمەلگای خۆمانە بێگومان ئەمە کێشەیەکی ترە یعنی ئەگەر ئێمە بینە سەرەوەی چی ئەخوێنیتەوە چکە ئەو دوای بچەم پێکار باسێکین لە پرۆگرامەکە چکە بە حەقەت خوێنەر هەیە دەبێتە خوێنەرێکی بکوش بۆ نمونە هیتلەر بوو بە گەورەترین دیکتاتۆری جیهان وەیەشە بوو لە خوێنەرە جدیەکان بەڵام خوێنەریش هەیە کۆمەلگا گۆڕێ جانجاک ڕۆسۆ کاتێک پەیمانی کۆمەڵایەتی ئەنووسێ ئەبێتە هەوێنی شۆڕشی فەڕەنسی کەواتە ئەبێ ئێمە ئەوانە لە یەک جا بکەن و ئێمە قسەمان لەسەر جۆرێک لە خوێنەرە کە هەوڵی هەیە بۆی کۆمەلگا بەرەو ئاراستەیەکی نوێ بەرێ ئەم ئاراستە نوێ بێگومان ئێمە لەگەڵ ئەویانین من خۆم وەکو تاک لەگەڵ ئەویانیم کە ئاراستەیەکی پێچەوانی هەموو ئینەکان بێ ئاراستەیەک بێ کە بتوانێت خزمەت بە کۆمەلگاکەی بکە واتە ئێمە کاتێک کە شتێک ئەڕوخێنین ئەبێ بەدیلێکی باشترمان هەبێ نەک خراپتر ئەمە زۆر گرنگە خوێندنەوە ئەبێ ئەمەمان تیا بچێنێت بەڵام کاگانم کاتێک کە باسی نووسەرەکان ئەکرێت زۆر کات بە مشکی هەر تاکێکی کۆمەلگایەت ئەڵێن نووسەرەکان خۆیان بەدەستی خۆیان کۆتایی بە ژیانی خوانێنن ئەمە ترسێک بۆ خوێنەر دروست ئەکات کە نەخوێنێتەوە من خۆم دراسەیەکم هەیە لەسەر نووسەران و خۆکوژی لەویادا ئەگەر دەرفەتە پێ ئاماژە بە هەندێک هۆکار بکەم یەشێک لەو هۆکارانە ئەوەیە کە هەندێک لە نووسەران نائومێدن لە هەموو شتێک ئەمانە ئەچنە خانەی ئەو پوچی و شتێک کە هەیە هەندێک لە نووسەران تێر ئەبن لە ژیان بۆ نمونە ئەتوانم نمونەی هەمەنگوای وەرگرم کە من دراسی هەموو حیاتەکەیم کرۆ تێر ئەبێ لە ژیان و خۆی ئەکوژێ کۆمەڵێک لە نووسەرانی تر هەیە ناتوانێت ڕێگەی خۆی لە ناو ژیانە بدۆزێتەوە کتێب ئەبێ فێرمانکە ڕێگەی خۆمان بدۆزینەوە مەرج یعنی نووسەرانیش کەسانی پاچیزە و کەسانی زۆر گرنگ نینەوەی کە هەرچی ئەوان وتیان تەواوە ئەبێ ئێمە وەکو خوێنەر وشیاری ئەوەمان هەبێ ئەو شتانی کە دەیخوێنینەوە کامەی باش ئەوە وەرگین کامەی بە کەڵکمان نایە وەری نەگرین ئەمە زۆر گرنگە لە پرۆسی خوێندنەوە خاتوێرە بار بە قەشەنگکردی بەنامەکەمان ڕای ئەو گەنجانە ژەر بکرین با پێشوی پرسیار کە مەگەرێکێک پرسیارێکی بێدیان بەڵێ پرسیارەکە من بە مامەسا ئارامە بۆچی لە وڵاتی ئێمە گەنج حەز بە خوێندنەوە ناکە و چی هۆکارێک هەیە چی ڕێگەیەک بگرینە بەر بۆ ئەوەی کە وا لە گەنجەکانمان بکەن حەز لە خوێندنەوە بکەن ڕاستەکەی ئەوەی کە من وتم زۆر گرنگە لە ناو خێزانە بە پلەی یەکەم کە ئەم حەزە لە ناو تاکا بچێنرێت حەزی خوێندنەوە و هەروەها لە ناو سیستەمی پەروەردەیە کە ئەوە پرۆسەیەکی درێژە بەڕێی من ئەبێت لە باخچەی ساوایان و دەست پێ بکات تا ئەگاتە زانکۆ من یەک نمونە بڵێم من وەختی خۆی کە لە قۆناغی ئامادەیی بووم یعنی ئەوەندە بە ناخۆشی پێیانەوتین شعری فلان شاعیر لەبەرکە فلان ئینشا لەبەرکە خەریب و خوێندنەوەم لەبەر چاوە کەوت یعنی ئێستش کاتێک کە دیوانەکەی نالیە خوێنمەوە ئەو شعرانی کە لە مەکتەب خوێندومەی پەڕێنم یعنی پێت وایە نەبوونی حەز لەناو گەنجەکانمانە هەڵی کردی پەروەردەیە بێگومان بەشی هەرە زۆری یعنی ئەگەر لە ١٠٠
50 بۆ 60 خەتای پەروەردە نەبێت لە 140 ئیلا خەتای سیستمی پەروەردەیە ئەمجا سیستمی بەڕێوەبردنی خێزان واتە تا گوشیار نییە باوکێک گوشیار نییە دایکێک گوشیار نیە لە ناو خێزانێکە دواتر کۆمەلگاکەش زەمینەی لەبار نییە بۆ ئەوەی کە بۆ نمونە تۆ لە هاتیتە هەر شوێنێک چوتە هەر کافەیەکەوە چوتە هەر جێگەیەک کتێبخانەیەک هەبێ و دەست بە کتێب ڕابگە. کاگەرم باسی قاوەخان و کافیەکانمان کرد لە کاتی ئێستا ئەوەنەی ئەبینین قاوەخان و کافیەکان جمیان دێ لە گەنج ئەوەنە کتێبخانەکان گەنجی تیان نییە ئەمە هۆکارەکەی ئەوە گەڕێتە بۆ گەنج ویلایەکی نییە بۆ خوێندنەوە یاخود چی کارە بکەین بۆی گەنج ویلایەکی هەبێت بۆ خوێندنەوە حەزێک و خولیای هەبێت. بێگومان ئێمە ناکرێت بڵێ نەبێ هەموو کەسێک بە زۆر بینە کتێبخانەکان و بخوێنەوە گەنج ئازادە لەوەی ئەچێتە کافەکانیش ئەچێتە هەر شوێنێک بەڵام زۆر گرنگە هەموو تاچێک کاتێکی هەبێ بۆ خوێندنەوە. ئەم حەزەش وەکوتم ئێمە ئەبێ لە ناو خێزان و لە ناو کۆمەلگا و لە ناو سیستمی پەروەردەیە دروستیکەین بەشی هەرە زۆری من بەرکەوتنم هەیە لەگەڵ خوێندکاری زانکۆیە تەنها بەس ئەو کتێبانە خوێندنەوە کە لە منهەجی خوێندنا پێویستیان پێێتی زۆر کات لەگەڵەوەش دژمناتی بۆ دروستە بێت ڕقی لە منهەجەکەشە بێت وەک چۆن لەسەرەتای ڕق لە شارەکانی مەکتەب ئەبێت بێگومان ناڵم واتە ئەبێ سیستمی پەروەردە جۆرێک بێت کە وا حەزی خوێندنەوە تیا بجوڵێنێت کاتە گەشتنەوە جامەیەکە بمانەوە حەز بۆ تاکانمان زیاد بکەین سیستمی پەروەردە ڕێک بکەینەوە ڕۆشنبیری تاک بەرز بکەینەوە. کێکە پرسیاری هەبوو بەنای خۆی گەورە دەستان خۆش مامۆستایان پرسیارەکەم بۆ مامۆستا محەممەد مامۆستا هۆی چییە بڵێن لە کوردستانی خۆمانە زیاتر کتێبەکانمان بیانین و تەرجمە کراون کتێبی کوردی خۆمان کەمترە هەرو پرسیارم دەستخۆش بەشێکی بە قەنەعاتی من ئەوەیە کە سیستەمە یەک لە دوایەکەکانی عراق هەمیشە وایان کردووە کە بەداخەوە کورد نەخوێنەوار بێ ئەم نەخوێنەواریەش وای کردووە کە نووسەرمان کەم بێ ینی ئەژینە کورد هەر کەسێک دەستی گەشت بێ بە ناوەندێکی معریفی زانای لێ دەرچوە مەسەلەن مامۆستا عەبدولکەریم دەڕیس کاتێکە لە بەغایە بێ لەبەرەوەی ژینگەی بەغاوەکو ژینگەی کوردستان نییە ڕاستە لێرەش معلوماتی زۆری وەرگرت و معریفەی زۆری وەرگرتەوە بەڵام ئەو توانایی لەوێ تەقێتەوە لەوێ ئەبێتە ئەو پیاوە گەورەی کە ئێستا هەمومان قەرزاری ئەوین ینی زۆرێک نمونەی لەم ژینگەی ئێستاشمانە ئێستا حالێن بۆ ناوەندە ڕۆشنبیاریکان زۆربیان ئەتوانم بڵم نیوە زیاتری کتێبەکانیان هەروەک جێڕدراوە کە پێدوانی ئێستا ژینگەیەکی لەبارە بۆی خوێنەر بۆی نووسەر دروست بێت بەڵێ جا لە دوای ئەوەی کە کورد کۆمەڵگەی کوردی گەشتە تقریبان تۆزێک ئازادی وردە نووسەری کوردمان بۆ دروست بووە وردە نووسەری کوردمان بۆ دروست بووە و بەڕاستە کەمن بەڵام ئێمە هەر خۆمان دوجار ئەم میلەتی کورد لە چاو عەرەب و لەوانەیە بڵام میلەتانی دنیاوە هەر تۆزێک کەمترین لە خەڵکی تر بەڵام ئەو سیستەمە غەدر لێکرا و زوڵم لێکراوی کە هەمیشە بە درێژایی مێژوو لە کورد کراوە وای کردووە کە کورد نەگاتە ئەو شتانە نووسەری کەم بێ بەڵێ ئێستا حالێن لەم کاتێکە من و تۆ قساکەین پێدوانیە ناوەندەکانی ڕۆشنبیری بڵاوکردنەوەی کتێب غەدرەکەن لەوەی کە زۆربەی کتێبەکانیان لە باتی هاندان بۆ نووسەر و یارمەتیانی نووسەرێ بێت وەرجێڕرا و وەرجێڕانی کتێبەکان و هێنان ناوەی کتێبی بیانیە جا بەداخەوە ئێمە چۆن لە سیستەمی سیاسیە کاتێک سیستەمی بەعز نەما سیستەمێکی سیاسی سەقەتتر هاتووە ئێمەی چۆنەڵی بەرەو خراپتر برد بەداخەوە بەشێک لە دەردەکە گوازرایە بۆ ناوەندی معریفێش ینی ئێستا ئێمە کێشەی ئێمە مەسەلەن ئەو کێشەیەمان لەسەر نەما کە خەڵک ڕێگەکانی معریفە بوون و مەسەلەن زانیاریەکانمان لێداخە زانکۆکانمان عیلمیتیانەما مەسەلەن قوتابخانەکانمان عیلمیتیانەما مەسەلەن کتێبخانەکانمان وەکو تۆ ئەڵەی ئێستا ڕازینی لە وەزعی کەرداوەندەکانی بڵاوکردنەوەی کتێب و ڕۆشنبیرەکان وەڵاهی ناڵم هەمویان بەڵام زۆربەی زۆریان بەداخەوە زۆرتر ئیش لەسەر نووسەری بیانیەکەن یعنی ئەمیش بەشێک لە تیجارەتی وەرگرتووە بەشێک لە نانپیاکردنی بیاکرد کەمتر مەسەلەن خۆ ناڵم نییە ئەم قسە بە غەڵەت نەگا ناوەندمان هەیە لە کوردستانە ناوەندی باشە و سەرکەوتووە و توانیوێتی خزمەتی باشکا بە تاکی کوردی بەڵام دوجار ئەمیش چۆتە بواری تیجارەتەوە جاری وایە شتی وا بڵاوەکەنەوە کە سانسۆر نییە کە مەسەلەن وەکو تۆ ئەڵەی تاکێکی کوردی داماوە تا کتێبێکی بۆ بڵاوەکەنەوە بێ دنیای پارە بە دوایش لەبەرەوەی ناوبانگی نییە فرۆشی نابێ فرۆشەکەی نابێ و زەرێکی مادی زۆرەکە بەڵام نووسەرێکیش لە ئەوروپاوە کتێبەکەیەتە ئێرە و بە باشترین شێوە تەرجمە ژەکرێ و پارەی باشیشی دەسەکەیەوە ئەمە غەڵەتێکە کە ئەبێ حل بکرێ بە چارەسەر بکرێ لەگەڵ ئەوەشە ئێمە بەڕاستی مامۆساکانمان کە خوێنەرن من ڕەخنەم لێیان هەیە بەوەی کە هەر کەس لە لای خۆیەوە هەوڵی نەداوە مەسەلەن گەنج خوێنەوارکە یعنی هەر کەس لە لای خۆیەوە هەوڵی باە هەروە ئیشی هەموو تاکێکە کە دەوروبەرەکی خوێنەوارکە هەر کەسێک تەجربەی هەبێ لەگەڵ کتێبە
وەکو چۆن پیشەگەرێک کە تەجربەی هەیە لەگەڵ پیشا و خزمەتی خەڵکەکە ڕاستە پارە ژۆرەگرێ لە بەرامبەریە وەکو چۆن دکتۆرێک کە تەجربەی دکتۆری هەیە و خزمەتی خەڵکەکە هەر کەسێکیش لە بواری خوێندنەوەیە معریفەی کۆ کردەوە وە گەیشتە ئەو چێژە بەرزەی کە لە خوێندنەوەیە هەیە کە ڕەنگە لەوە مەسەلەن جیهانی خوێندنەوە جیهانێکە دەردی شیتایە ئازاری شیتایە ینی یەکێک شکار عومەرەڵێ یەکێک لەو غەڵەتانەی کە خوێنەری ئێمە هەیەی ئەوەیە ئەڵێ گەر بخوێنمەوە ئیتر ئازارەکانم نامێنێ بەعکسەوە ئازارەکان زیاکە بەس ئازارێکی جوانە چونکە خوێنەر نییە لە دنیای ئازاری ئەوانی تری شتێک وەرش پرسیاریش لە گەنجەکان بکەم بۆی وەڵام لای گەنجەکانیش بێ لەوێ زۆجار هێشتەکانیمە باشتر بکات بەسمە لە ئەم گەنجانش کاک عەبدوڵڵا وەک گەنجێک کە ئێستا تەکنۆلۆژیا زۆر شوێنی پڕکردەوە کە توایش لەگەڵ مامۆسایانە و توێژێک لەسەر تەکنۆلۆژیا و خوێندنەوەکەین بەستە و گەنجێک تەکنۆلۆژیا یارمەتی داوی کە بخوێنیتەوە یان ڕێگری لێ کردووی سەرەتا بەناوی خۆی بەخشن و میرەبان دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم سوپاس بۆ میوانداریدان بە خێراتنی ئەم مامۆستا بەڕێزە ناکەم خۆی سەرەتا هەموو کارێک کە مرۆڤ دەیکا دوو لایەنی هەیە لایەنی باش لایەنی خراپ لایەنی خراپی تەکنۆلۆژیا ئەوەیە کە ئێمە لە کتێب تۆراندووە بەڕاستی ینی ناتوانین کتێبەکان بخوێنینەوە زیاتر مەشغوڵی کردوین بەخۆیەوە تەکنۆلۆژیا زیاتر تەرکیزمان کردۆ لەسەر تەکنۆلۆژیا و لایەنی باشەکەی ئەوەیە کە بۆی ینی لایەنی باشەکەی ئەوەیە کە بۆی کۆکردینێتەوە ئەو هەموو کتێبەکان لە شوێنەکەت بەڵام بدوایە سلبێکی زۆتر ئیجابەکەی باشی زۆرتریان خرافی پێم وایە لایەنی خراپێکە زۆترە من حەزەکەم دەست خۆش بە بۆی فریا بکەوم کاتی بەرنامەکەم تۆزێک یەکی لێرە دادە پەیام ئەگەر پێم بڵیت هەر وەکو گەنجێک تا چەند خوێندنەوە گرنگی هەبووە لە ژیان تا یعنی تاسە ئەلۆ تەمەنی کاتە لۆ قۆناغی کە بڕیتە لە خوێندن گرنگی داوە بە چەمکی خوێندنەوە سەرەتا بەنایخوا بێگومان خوێندنەوە بۆ کەسێ پێویستە و هەرگەل و نەتەوەیەک ئەگەر نەخوێنێتەوە ئەو تاکەکانی هەڵەمێژویەکان دووبارەکەنەوە بۆ ئەوی ئەو هەڵەمێژوانش دووبارە نەبێتەوە پێویستە تاکەکانی بەرەو خوێندنەوە بڕێن بەوەش ناگەڕێتەوە دووە و ئەزمموی کەسانی سەرکەوت ژۆرەك دەست خۆش بێت نەبوونی کتێبخانە کە ئێستا پێویستێکی هەنووکەیەکە لە هەموو کۆمەلگایەکدا هەبێت کاتێک کە سەری کۆمەلگا دەکەین بە کتێبخانە ئاسی ڕۆشنبیری ئەو کۆمەلگایە دیایی دەکەین لە کاتی ئێستا لە کوردستانە کێشەی نەبوونی کتێبخانەمان هەیە یاخود کێشەی نەبوونی خوێنەرمان هەیە بێگومان هەردووچیان پەیوەندیان بە یەکەوە هەیە چۆن ماڵێک پێویستی بە هەموو پێداویستەکانە بەڕێی من هەموو ماڵێکیش پێویستی بۆیە کە کتێبخانەیەکی تیابەیە لانی کەم ڕەفەیەکی تیابێ بۆ کۆمەڵێک کتێب کە ئەتوانم بڵم لە 180 ماڵی کوردی نەوەی ماڵی کوردی ئەمەی تیان نییە کەمە یەکشێکە لە خەلەلەکانی بە هۆکاری بە کولتور نەکردنی خوێندنەوە ئەمە لایەنێکی تر پێویستە لە هەموو گەڕەکێکە کتێبخانەیەکی تایبەت هەبێ بەو گەڕەکە واتە ئەگەر لە قۆناغی یەکەمە نەمانتوانی ئەو شارە دروستکەین هەموو ماڵە کتێبخانەیەکی تیابێ کەواتە ئەتوانین هەموو گەڕەکێک کتێبخانەیەکی تایبەت بەخۆی هەبێ کتێبخانەیەکی بچوشی هەبێ کە بتوانن خوێنەرانی ئەو گەڕەکە زۆر بە ئاسانی دەستیان بە کتێبەکان بکەن پێدوانی ئەمە مشکلێکی گەورەترمان هەیە لەوە ئێستا جیان نەکرایەوە پێمە بلای زۆری گەنج لەوەی ساڕوو نەبێ زۆری لە بینەرانیشمان خوێندنەوە حەزە یان ئەرکە هەردووچانە یعنی ئەبێت کەسەکە ئیلا حەزی لێ بێت بخوێنێتەوە یاگەر حەزی لێ نەبێ هەرە بێ بخوێنێتەوە ئەزانین چۆنە ئەبێ وەکو ئەرک ئەو حەزە لە تاکا دروست کرێ بۆ خوێندنەوە چکە ئەبێت تۆ ئەوەی تێبگەێنی ئەگەر نەخوێنێتەوە دوا ئەکەوێ ئەگەر نەخوێنێتەوە وشیار نابێ ئەگەر نەخوێنێتەوە ئاراستە ئەکرێ هەر چۆنێکیان بوێت واتە حیزب ئاراستەیەەکە دەسەڵاتی سیاسی ئاراستەیەەکە کۆمەلگا چۆنی بێ ئاراستەکە بەڵام ئەگەر بخوێنێتەوە ئەتوانی خۆی ئاراستی خۆی دروست بکە واتە ئەگەر خوێنەر بێ ئەتوانێ نەچێتە ناو قاڵبانەی کە بۆی دیاری کراوە و بچێتە ناوی بە زۆرتی واتە حەزە هەم ئەرکیشە بێگومان هەردووچانە ئەرکی هەموو تاکی کۆمەلگایکە و حەزە دروست بکە خودت ئەو کەرتی پەروەردە و وەکوی کە تۆ ئاماژەت بدەیە خودت ئەرکی هەموو تاکێکەکە و حەزە دروست بکە لە دەوروبەرەکەیە کە حەزیان لە خوێندنەوە بێت بێگومان ئەرچی هەموو تاچێکە بە پلەی یەکەم دواتر سیستمی پەروەردە دواتر خێزان دواتر کۆی کۆمەلگا و سیستمی یاتوانین بڵێن دەسەڵاتی سیاسی ئەبێت جەوێک بخۆڵقێنێ بۆی کە خوێندنەوە ببێ بە کولتور خوێنەوە وای لێبێ هەموو تاچێک یعنی هیچ بەهانەیەک نەی بۆ ئەوی تاچێک نەخوێنێتەوە کەواتە گەرم لە کوردستانە بەشی پێویستی خۆی کتێبخانەمان هەیە یاخۆت خوێنەرمان نییە بێگومان ئێمە ئەتوانین بڵێن لە کوردستانە کامیان کەمترە ئێمە هەردووشانمان نییە
هەردووشیانمان کەمە بێگومان هەردووشیانمان کەمە هەردووشیان لە ئاستی پێویستانی ئەگەر ئەم دوانە لە ئاستی پێویستە بووە وەکو کاک محەممەد وتی نووسەریمان زۆرە بوو داهێنانمان زۆرە بوو هەر کۆمەلگایەک کە خوێنەری کەم بوو داهێنەری کەمە هەر کۆمەلگایەک خوێنەری زۆر بوو داهێنەری زۆرە وڵات هەیە لە ماوەی 50 ساڵە بووە بە خاوەنی 50 داهێنەر ئێمەی کورد لە ماوەی 100 ساڵی ڕابردووە 4 داهێنەرمان نییە بۆچی ئەو وڵاتە کە دامەزراوە کە بناغەکەی دانراوە یەکێک لە شتە گرنگەکانی سەرۆکوەزیران فەرزی کردووە بەسەر وەزیری پەروەردە ئەوەیە وتوێتی نامەوێت هیچ تاچێکی نەخوێنەوە لە کۆمەلگاکەیە هەبێ وەزیری پەروەردە حەبەسا وتێتی چۆن وتوێتی ئەمە ئەرکە کەسم ناوێ نەخوێنەوار بێت ئەمە زۆر گرنگە واتە ئەگەر لە 25 ساڵی ڕابردووە دەسەڵاتی کوردی کارێکی بکردایە بەس نەخوێنەواری نەهێشتایە ئێستا دۆخی کۆمەلگا جۆرێکی تر بوو وەزعی بەڕێوەبردننی کۆمەلگا جۆرێکی تر بوو گەشەکردنی داهێنان لە ناو کۆمەلگای کوردیا جۆرێکی تر بوو دەست خۆش بێ ئافۆن کاک ڕازگۆ بچمەلای خاتوسەنە ئەوکو گەنجێت کە ئەتێ سەرەتای کتێبخانەوەتە چی شتێک بەلای تۆ کێشەیە لە کتێبخانەوەدا سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم بە خێراتی میوان بە ڕێزەکانەکەم من وەک گەنجێک کاتێ ئەمەوێت دەست بکەم بە کتێب خوێندنەوە ئەمانەوێت دەست بکەین بە کتێب خوێندنەوە بەڵام ڕۆشنبیریەکی وەمان نییە کە کتێب خوێندنەوە بتوانین لە چ کتێبێکەوە دەست پێ بکەین کە ئێمە وا بکەین بەردەوام بین لە خوێندنەوە حەزمان بۆ کتێب زیاتر بێت سوپاس ئەگەر کاگاران بتوانین جوابی سوالەکەی سەناخان بیتەوە ئەو ئەڵێک من کێشەمای لە کتێب خوێندنەوەیە بێگومان یەکێک لە کێشەکانی بەردەم خوێنەری کوردی و ئەوەی کە بەشێک لە خوێنەری تۆران و ئەوەیە نازانن لە چۆ دەست پێ بکەن ئەمە زۆر گرنگە وەک وتمان کە ئێمە لە مەکتەب و لە خێزان و لە کۆمەلگای ڕێنمایی کەرمان نەبێ کەواتە ئەرچی ناوەندەکانی چاپ و بڵاوکردنەوەیە ڕێنمایی کەریان هەبێ لەو ناوەندانە بۆ خوێنەرە تازەکان ئێمە لە ناوەندی ئەندێشە چەند ڕێبەرێکمان داناوە لە چەند بەشێکی جیاواز بۆ نمونە بۆ زمانی ئینگلیزی ڕێبەرمانەیە بۆ زمانی کوردی بۆ زمانی عەرەبی ئەرچی ئەم ڕێبەرانە ئەوەیە لە ناوەندەکەی ئێمە ئەوەیە کە ئەگەر خوێنەرەکە سەرەتایی بێ پێی ئەڵێ تۆ فڵان کتێب فیسار کتێب ئەمانە هەیە خۆدێکیشان اختیارکە و کورتەیەک لەسەر کتێبەکەش بۆ خوێنەرەکە ڕوون ئەکاتەوە بزانێت لەگەڵ حەزی ئەوە گونجێ واتە مادەم ئێمە لە کۆمەلگا و لە خێزانە ئەو ئەرکە لە ناوەندەکانی خوێنە ئەو ئەرکە ناگرناستۆ ناوەندەکانی چاپ و بڵاوکردن ئەبێ ئەو ئەرکە بگرناستۆ و هەروەها بەشداریکردن لەو کۆمەڵە و ڕێکخراوانەی کە هانی خوێندنەوە و هەوڵی بە کولتورکردنی خوێندنەوە ئەمانە ژوامان لێیەکە کە گوێمان لە هەنێ ناوی کتێب لەسەر تاک قسە بکەین بەدل لە ناوەندەکان تاکێک بێ دەستکە بە خوێندنەوە باشە وەکو بە زمانی ئەوان بڵێن بە زمانی گەنجان بڵێن لە نامیلکەوە دەست پێ بکە لە کتێبی گەور لە ڕۆمانەوە دەست پێ بکە لە چیەوە دەست پێ بکە باشە وەکو تاک خۆی وەکو تا خۆی آخر هەر تاکە و هەیە حەزی بۆ شتێکێ ئەبێ بە پێی حەزی خۆی دەست پێ بکە یعنی شوێن حەزی بکەوێت لە خوێندنەوەدا بێگومان بۆ منە هەیە حەزی لە بابەتی زانستیە بێگومانە بێ بچێت بابەتی زانستی بخوێنێتەوە هەیە حەزی لە ڕۆمانە بێ ڕۆمان بخوێنێتەوە هەیە حەزی لە شعری کلاسیک و شعری نوێ ئەمە بە دوای شعرا بچێ واتە ئێمە ناکرێ تاک ئاراستە بکەین هەمووی لە یەک دەرگاوە بکەینە ژوورۆ ئەبێ بە پێی حەزی خۆی حەزی لە چییە ئەمجا دواتر ڕێنمایی بکرێن بۆ ئەو ڕێگەی کە خۆی حەزی کاک محەممەد مەجە خوێنەر خاوەنی بڕوانامەیەک بێت یاخود نا ئەفوم کە وەڵا ئەوەی کە حەز و ئەرکە خوێندنەوە ئێمە سەر پرسیارەکەی تۆش ئەرکە لەسەر هەموو تاکێک کە خوێنەر بێ یعنی خوێنەوار بێ عفو خوێندنەوە بزانێ بەڵام ئەرک نییە لەسەر هەموو تاکێک مەسەلەن ببێتە خوێنەرێکی گەورە بۆچی لەبەرەوەی هەموو تاکەکانی مەسەلەن ئەو کۆمەلگا هەرە پێشکەوتەکانی دنیاوەرگری هەمان خوێنەر نین بەڵام هەمان ڕۆشنبیرن هەمان مسەقفن هەر لە فیتەرێکیانەوە بیگرە هەر لە مەسەلەن پاکەرەوەیەکیانەوە بیگرە هەتا سەرۆگۆزیرانەکەیان هەمان چین هەمان مسەقفن کەواتە ئەرکە لەسەر هەموو تاکێکی کۆمەلگا مسەقف بێ خوای گەورەش دوو ڕێگەی داناوە بۆ ئەوەی کە تۆ زانیاری وەرگری گوێ چاو خوێندنەوە تایبەتە بە چاوەوە بەڵام ئێمە خەڵکمان هەیە لە ڕێی گوێیەکانیەوە لە ڕێی بیستنەکانیەوە ئەوەندە گەورە بووە کە نووسەری گەورەیە کە قسەکەری گەورەیە کە ڕۆشنبیری گەورەیە نێو بیانی زۆرجار کەسانی سەماعی هێنەوە کاڵن ئێمە زیاتر بە گوێ حەقی کتێبەکەینەوە بیانێکی معقولە ئەگەر گوێی بەکار بێنێت جێی چاوی بۆ بگرێتەوە بە دڵنیاییەوە زۆر سەرکەوتوە بێت چکە ئینسان دوو چاوی هەیە دوو گوێشی هەیە
ئەگەر بێت و ئەوە بکە ئەتوانێ ینی شتی گەورە بکە بە گوێیەکانی بەڵام مشکلی ئێمە ئەوەیە کە هەر لە ئەساسە بە ئیشمان نەزانی و خوێندنەوە لە ئەساسا مەسەلەن مناڵوا فێر نەبوو کە خوێندنەوە ئەرکێکە چۆن مەسەلەن مناڵەکەت کەس هیچ دایک و باوکێک ڕازی نابێ مناڵەکەی بەم سەرمایە بە کراسێکەوە بچێتە دەرەوە خێرا ئەچی پەلیەگریەڵێ ئەمە چییە بەرەو نەخۆشیتە بە ئەمە نەخۆشی جەستەیە بەڵام هەموو مناڵەکانمان ئێمە بەرەو نەخۆشی ڕۆحی و عەقلی فکری ئەڕۆن بەڵام کەسێکمان ناچین دەستی بگرین بڵێن وەرە خۆت پۆشتەکەرەوە وەرە خۆت پۆشتەکەرەوە بە معریفە بە عیلم بە کتێب هیچ اینجا توانەکانی جیاوازن بەڕاستی ینی هیچ مناڵێک نییە مەسەلەن تۆ بڵێ ئەبێ ئیلا بێ لە یەک بوارە بخوێنیتەوە شتی وامان نییە بەڵام کەی ئەم شتەی بۆ دەرەکەوی بەپێی ئەو ئەزمموی کە سەرەتا باسم کرد بۆ وتم پێویستە تەجربەت هەبێ لەگەڵ شتەکەیە بۆ وتم پێویستە مامۆستا هەبێ بۆ ئەوی ڕێنمونیت بکە لەبەرەوەی کە پێت بڵێت تۆ ئەمە بخوێنەرەوە ئەوە بخوێنەرە چکە بەڕاستی هەموو کتێبێک کتێب نییە کتێب هەیە ژەهرە کتێبەیە لە جیاتی ئەوەی گەورەتکە ئەتبووکێنێتەوە لە جیاتی ئەوەی قەیرانە فکرەکانت بۆ حلکە قەیرانی فکریتر بۆ دروستکردنی قودووە کە باست کرد لە پێشووتر ئەو حلا ئەکات کە خوێنەرچی بخوێنێتەوە هیچ کۆمەڵگایەک لە دنیا بەبێ قدووە نەیتوانیەوە پێشکەوتن و شارستانیت و شۆڕش بکات چ شۆڕشی معریفی بێت شۆڕشی سیاسی بێ جاست چ فەیلسوفەکان کردبێتیان چ پێغەمبەران کردبێتیان چ زانایان کردبێتیان ئیلا پێویست بە قدووە هەبووە ئەمە ئەم کەسانێک کە مەسەلەن ئەڵێن بڕۆ بۆ خۆت چیەکەی بیکە چی خوێنی بخوێنەرەوە و بۆ خۆ دەگەی بە نەتیجە من بەداوای لێبوردنەوە قەنەعەتم بەم قسە نییە چونکە و ئەبێ بەداخەوە ئێمە یەکێک لە دەردەکانی ترمان کە باش بۆی بیرم نەچێ کۆمەڵگەی کوردی تێکەوتو ئەوەیە کە ئەوانەی کە ئەیانوێ شۆڕشی فکری و معریفی بکەن زۆربیان لە ناو کۆمەڵگەکە خۆیانین سەیری سوقڕاتکە سوقا لە ناو کۆمەڵگەکەی خۆیان ئەوێ گۆڕانکاری بکە سەیری گاندیکە سەیری نوڵسن ماندێلاکە هەموو ئەمانەیانوێن لە کۆمەڵگەکەی خۆیانە بۆ پێغەمبەری خوش ساسەلم ئەو سوالەی ئاراسەم کردی مەرجە خوێنەر خاوەنی بڕوانامەیەک بێت یاخود مەرج نییە مامۆستا سعیدی نووسی سەوسی پەیامی نووسی و شەهادەشی بەو معنا شەهادیە یەکشت کە زۆر گرنگ بوو بێت ئەمە زۆر بە کورتی ئاماژەیەکی پێ بدەیت و بیکەیتە زایدی کۆتا وتەی خۆشتێکی لە پرۆگرامەکە مەسەلەی تەکنۆلۆژیا بوو زۆربەی گەنجێمە مشکلەی هەیە هەر بەجددی تەکنۆلۆژیا شوێنی خوێندنەوە و شوێنی کتێبەگرێتەوە وەک چۆن پاچکاری هیلاکتەکە وەک چۆن ئیشکردن و کرێکاری هیلاکتەکە مامەڵەکردن لەگەڵ شاشەیە لەگەڵ تیشکە مێشکت ماندووەکە چاود ماندووەکە و ڕێگەت پێ نادا کە ئەوەندە توانات بۆ بمێنێتەوە لە کتێبا سەرفیکەی لەبەرەوە ئەبێ بە پێی پێویست مامەڵە لەگەڵ ئەو بەگەنجانیەمە لە تەکنۆلۆژیا دوور بکەونەوە بەرەو کتێب بچن یا چۆن تەکنۆلۆژیا وەکو خۆی بەکاربێنن من ئەڵێم نە تەکنۆلۆژیا لە 150 تەکنۆلۆژیا زیان و سوودەکەی لە 150 کەس ناتوانێت بڵێ تەکنۆلۆژیا خراپە و کەسیش ناتوانێت بڵێ باشە کەوتۆتە سەر مامەڵەی ئەو شەخصە لە تەکنۆلۆژیایە کاتە کاگارام کۆمەڵگەی کوردی ئێمە کاتی خۆی کێشەی نەخوێنەواری هەبوو بەڵام لەگەڵ کرانەوەی بەڕووی دەرەوە و پێشکەوتن تەکنۆلۆژیا ئاشنابوونی بی کێشەی نەخوێنەواریمان نەماوە ئایا شۆڕشی تەکنۆلۆژیا تا چەند کاریگەری هەبوو لەسەر کەمی خوێنەر بێگومان کاریگەری هەبوو لەسەرەوەی کە بەشێک لە تاک ئاراستە بکە بەرەو خوێندنەوە بەڵام یەکێک لە کێشەکانی ئەوەیە بەشێکی زۆر لە تاکەکان وەکو کاک محەممەد وتی ناتوان وەکو پێویست مامەڵە لەگەڵ تەکنەلۆژیا بکەن کە ئەمە بەڕاستی ئەتوانم بڵێم زۆر تەکنۆلۆژیاشمان هەبێت بێگومان ناڵم ئێمە کە وەکو لە پێشتراوتم کە لە قۆناغەکانی خوێندن و لە خێزانە تاچێکمان پەروەردە کرد کە بتوانێت سوود لە کات وەرگێ ئەو کاتە تەکنەلۆژیاش بەپی پێویستی خۆی بەکارهێنێ کە ئەمە زۆر گرنگە ماسە پێ دوان نییە شوێنی کتێبەکە بگرێتەوە ینی تۆش ناتوانێت چکە کتێب شتێکی ترە ئەوەی لە تەکنەلۆژیا هەیە زۆر جا شتی سەطحیە بەڵام کتێب قوڵبوونەوەیە بەناو چەمکەکانە قوڵبوونەوەی بەناو کۆمەلگاکانە قوڵبوونەوەی بەناو کێشەکانە بەڵام ئەوەی کە لە ناو تەکنەلۆژیا هەیە ئەوەی لە سایتەکانە هەیە بەشێکی زۆری شتی سەطحیە بەڵام سایتەکان بەشی کتێبخانی تایە ئەوە جێگەی وەگرێتەوە کە لە وەرەقەی بەدەستەوە بێت یاخودنا ئەویان کێشەیەکی تر توانین بڵێن ئەوەی کتێبی ئەلکترۆنی کێشەی کتێبی کاغەزیەگرێتەوە ئەمەیان ڕەنگەوا بێت ڕەنگە بتوانین بەڵام هەمیشە من وتومە کتێبی ئەلکترۆنی چێژی کتێبی کاغەزی نییە کتێبی کاغەزی بەرکەوتنێکی زیاتری هەیە بەرکەوتنێکی ڕۆحی هەیە لەگەڵ خوێنەرە و تۆ ئەتوانی لەکوێ ڕستەیەکی جوانت بینی لەکوێ شتێکی گرنگت بینی دەستنیشانێکی بەڵام لە کتێبی ئەلکترۆنیا ڕەنگە دەرفەتی ئەوەت نەبێ هەر خۆی دەستدان لە کتێبەکە جۆرێک لە حەز لە ناو خوێنەرە دروستەکە کە ئەمە گرنگی خۆی هەیە کاگەرم من ئاخی سوالە ڕاستاکەم
ئەو تاکانێک کە خوێندنەوە زیاتر سەرکەوتوترن لەو کەسانێک کە ناخوێنەوە لە ئاستۆگرتنی ژیانی خۆیان و کۆنتڕۆڵکردنی بە پرسیاتی ژیانی خۆیان سەرکەوتو لە ژیانیانە. بێگومان بەشێکی زۆری ئەم قسەیە تەواوە ئەوەی کە خوێنەرە ئەتوانێت بە شێوەیەکی باشتر هاوسەر هەڵبژێرێ بە شێوەیەکی باشتر مناڵ پەروەردە بکە بە شێوەیەکی باشتر مامەڵە لەگەڵ دەوروبەرەکەی بکە هاوکات لێبوردەتر بێ لە زۆر شتا لە زۆر پێشات کە لە کۆمەلگاکە و کە لە نێو خێزانەکە ڕوبەڕوویە بێت. زۆر چاکە مۆسم محەممەد کۆتا پرسیارم بۆ ئێوەش چۆن بتوانین ئەو پەیامە لە کۆمەلگایە بڵاو بکەینەوە کە گەنجەکانمان بەر و پیری خوێندنەوە بچن بۆ گشتی چۆن بتوانین ئەم پەیامە بگەێنین. ئێمە زۆر گەنجە ترسێنی لەسەرەوەی داعش دێ زۆر گەنجە لەوە ترسێنی قەیرانی دارایی هەیە قەیرانی کارەبا هەیە هەمیشە ئێمە هەل لە پەروەردەی خێزانیمانەوە ڕاهاتوین گەنجەکانی خۆمانە ترسێنین بەڵام هیچ کاتێک مەترسی نەبوونی معریفەمان بە تاکەکان نەوتووە هیچ کاتێک مەترسی نەبوونی معریفەمان بە تاکەکان نەوتووە بەداخەوە کە ئەبێ زۆر ئیش لەسەرەوە بکەین بڵین مەترسیە تاکێک بەبێ خوێندنەوە تەمەنەکانی گەورە بێ بڕاتە سەرەوە بەڵام بەبێ ئەوەی معریفەی لەگەڵیا گەورە بێ ئەمە زۆر مشکلە دروستەکە و ناهاوسەنگی لە کەسایەتی ئەو ئینسانەیە دروستەکە و هەر تاکێک بتوانێ ئەمە کۆتا قسەمە هەر تاکێک بتوانێ ئەوەی لە کتێبایە و ئەی خوێنێتەوە بیکا بە کردار تاکێکی سەرکەوتووە لە هەش بوارێکا بێ. دووبارە بەخێر بێن ئەزێتان کێشە بە هیوای تاکێکی تەندروست بۆ کۆمەڵگای کوردی هەتاکو پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ.